ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لەگدان و هەڵوێز لە خزمەتێەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە وەک هەمیشە بۆ ئێوەی ئازیزە خوێنمەوە هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بێەوە کاتیەوەتانە بێت تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بن. بابەتی یەکەمان بە ناونیشانی لە کارخستنی ئەقڵ کە لەلایەن ئارام قادرەوە ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات کە من بۆتان دەخوێنمەوە. گالیلۆ لەسەر باوەڕ و بۆچوونەکانی لەبارەی خۆر و زەوی و جوڵەی هەسارەکان دوو جار لەلایەن دادگاکانی پشکنین و کڵێسای کاسۆلیکی دادگایی کرا. تەنها تاوانی ئەوە بوو کە پشتیوانی بۆچوونەکانی کۆپەرنیکۆسی دەکردوە دەیگوت زەوی نەجوڵا و چەقی گەردون و کۆمەڵە هەسارەکەی نییە، بەڵکو دەجوڵێت و خۆر چەقی کۆمەڵە هەسارەکەیەتی. پیاوانی دینی کە باوەڕیان بە پەرەسەندنی زیرەکی و زانست و توانستەکانی ئەقڵ نەبوو پێیان وابوو ئەمە کافربوونە بە تەورات و ئینجیل، چونکە لە کتێبی پیرۆزدا زەوی چەق و چەسپاوە. لەوانەیە دینباز و دینگەرا و کاهین و بوتەکانی کڵێسا لە قورسی و کاریگەری و لێکەوتەکانی ئەو بۆچوونە زانستیە تێگەیشتە بن لەسەر دەسەڵات و بەرەو بازاڕیان، بۆیە هەمووانیان دادگای دەکرد و سزا دەدا کە لەسەر و بیر و باوەڕە لۆژیکی و زانستیانە بوون، چونکە سەردەمانی ڕابوون و ڤەژین و ڕۆشنگەری بەهۆی و داهێنان و دۆزینەوە زانستیانەوە سەریان هەڵدا کە پرسی ئازادی و بیرکردنەوە و ئەقلانیەت و زانست و لۆژیک و مرۆڤ تەوەریان بە بنەماگرتە بوو. هەموو ئەمانەش بەواتای کۆتایی سەدە تاریکەکانی نێڤین و هەرسی دەسەڵاتی کڵێسا و کاهینەکانیان ساڵی 1992 زاینی و دوای 359 ساڵ کڵێسای کاسۆلیکی داوای لێبوردنی لە گالیلۆ کرد. ڕەغنە و بیرکردنەوەی ڕەخنەگرانە لە هەر دەسەڵاتێک ئەستەمە بەبێ باج و قوربانی تێپەڕێت. تورکیا لەسەر هەڵوێست و هەنراوە و بۆچوونی سیاسی نازم حکمەتی لە وڵات بەدەر کرد. مافیا و نیشتیمانی بوون و بەڵگەنامەکانی لێسەندەوە، بەڵام چونکە حەقیقەت هەر دەردەکەوێت و سەر دەکەوێت، ساڵانێک دوای مەرگی نازەم دەوڵەت مافیا و نیشتیمانی بوون و بەڵگەنامە و نازناوی پێبەخشیەوە و پەیکەریشیان بۆ دروست کرد. کاریکاهین و بازرگان و دەسەڵات گەرا و دینگەراکان لە کارخستنی ئەقڵ و بیرکردنەوە و ڕەخنە و دۆزینەوە و داهێنان و گەڕان و پرسیار و گومانە. گالیلۆ چیرۆکی واتاداری دەدرێتە پاڵ کە وەک بەرگری و هوەری ئارگیۆمنتسازی لە کاتی دادگایەکەیدا بۆ پیاوانی کڵێسا خستوێتە ڕوو. ئەویش وەکچواندنی ئەقڵ و کاتژمێرە کە تێیدا زۆر لۆژیکیانە بەڵگەکاری دەکات و هەڵە بەریدە سەڵاتگەرا و دینگەرایان پوچەڵ دەکاتەوە. ئەو پێیان دەڵێت ئەو کارەی ئێوە دەیکەن وەک ئەوەی وایە کە کەسێک کاتژمێرێکی گران بەها بە دۆستێکی خۆشەویستی ببەخشێت بە دیاری، بەڵام مەرجی بۆ دابنێت و پێی بڵێت نابێت بەکاری بێنیت و هەر کات ویستت بزانی کات چەندە وەرە لە من بپرسە. ئاخر بەم شێوەیە کاتژمێرەکە بەهای خۆی لەدەست دەدات، چونکە بەهاکەی لە بەکارهێنانیدایە بۆ زانین و پێوانەی کات. ئێوەش هەمان کار لەگەڵ خەڵک دەکەن، کاتێک هاتوو هاوار دەکەن کە خوددا باشترین و بەنرخترین نیعمەتی پێبەخشیون کاقڵە، بەڵام نابێت بەکاری بێن و هەر پرسیار و کێشەیەکتان هەبوو وەرن لە ئێمە پرسن. ئێمەش خاوەنی کتێبی پیرۆزین و کتێبی پیرۆزیش هەموو شتێک و چارەسەرێکی تێدایە. ئێوە دەتانەوێت بمان بەنە بەهەشت و ئاسمان لە کاتێکدا نازان و ناهێڵن بزانین کە گەردون چۆن کار دەکات. ئێوە پەسەنی ئەقڵ دەکەن و ناهێڵن ئەقڵکاری خۆی بکات کە کارکردی سەرەکی بیرکردنەوەیە. گالیلۆ لە جوڵە و فیزیا و هەسارەزانی و زۆر بواری دیکەی ئامێریشدا داهێنان و دۆزینەوەی هەبوو. بیرۆکەی کاتژمێری پندۆڵی و بیستۆکی پزیشکی و زۆری دیکەش هی گالیلۆ بوون. هەرچۆنێک بێت گەر نەهێڵن بە بیانووی ئەقڵەوە ئەقڵ بەکاربێنینەوە کارای بکەین لە ژیان و بوون و گەڕان بەدوای واتادا ئەوە زیرەکی و ژیری دەستکرد ئەو کارە زۆر تەکنیکانەتر دەکەن و کەسیش ناتوانێت فتوای حرامی بۆ زیدە زیرەکی دەستکرد ڕۆبۆت و ماشێنەکانی دیکە بدات و پاڵیان نێت بەرە و بەردبارانکردن و شەلاق و شار بەدەری و خستنە دۆزەخەوە. ئەوان تەنها ماشین و ئامێرن، ئیدی بە پرسیارەتی هەڵناگرن و دەکەونە ئەو دی و چاکە و خراپە و بەهاو ئاکارەوە. بەڵام سەرکوتی ئەقلی مرۆیی و نەهێشتنی چالاکبوون و کاراییەکەی وا دەکات کە مرۆڤ بۆ خۆپارێزی و هەڵنەگرتنی بەرپرسیارەتی پەنا بباتە بەر زێدە و شێوازەکانی دیکەی. ئیدی ئەمە کاریە یان نا، زیرەکیە یان تەمەڵی، باشە یان خراپ، مرۆڤ وا دەکات و تێدەپەڕێنێت یان نە.
نامۆمان دەکات یان نا بەلایەک و کەوتنە تەڵە و داوی دینگەرایی دژە ئەقڵ بۆ نێو کێڵگەی زیدا بەلایەکی دیکە گەر پێشتر لە داوی ئەقلی مرۆڤ و پرسیار و گومان و بەڵگە و پشکنینەکانی خۆیان دەرباز کردەبێت ئەوە ئێستا لە بەردەم ئامێرێکدا مات و داماو دەبن ئەوان گەر بە سەرکوت و ترس و کوشتن و سزا بتوانن عەقڵی مرۆیی سرۆشتی و خوا پێدا و مرۆڤ بێدەنگ بکەن ئەوان نەک ناتوانن هی ئامێرەکان بێدەنگ بکەن بەڵکو ناتوانن هەڕەشە و وعدی ئاخیرەت و دۆزدەخیشیان لە دژ بەکار بهێنن تەنانەت دوور نییە لە نامۆیی مێتافیزیکیەوە بمان گوازێتەوە بۆ نامۆیی مێتاوەزی ملیارە بلۆکراوەکانی ئێران لە کام وڵاتدان ئەمە ناونیشانی بابەتێکە کە لە ئامادەکردنی ئاوێنێ و بەم جۆرە دەست پێ دەکا کە بۆتان نەکەنەوە ئێران دەچێتە ناو دانوستانەکان لەگەڵ ئیدارەی ترەمپ و چاوی لەسەر پرسێکی ئابووری گرنگە کە ئەویش ئازادکردنی دەیان ملیار دۆلارە کە تا ئێستا بلۆکراون لە دەرەوەی وڵات ئەم پارانە بە شێوەیەکی سەرەکی لە داهاتی هێناردەکردنی نەوتی ئێرانەوە دێت کە بەهۆی سزاکانەوە نەتوانراوە بگوازرێتەوە بۆ ئەو وڵاتە بە تایبەتی دوای ئەوەی ئەمریکا لە ساڵی 2010 زایانی لە ڕێکوتنی ئەتۆمی نێودەوڵەتی کشایەوە و گەمارویکی توندی بەسەر ئەو وڵاتەدا سەپاندووە بە پێی خەمڵاندنەکانی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ بە پشبەسن بە شرۆڤەکارانی نێودەوڵەتی و سەرچاوەکانی بازار سەروەت و سامانی بلۆکراوی ئێران بەسەر چەند وڵاتێکدا دابەش دەکرێت کە ئەم وڵاتانن چین نزیکەی 20 بۆ 50 ملیار دۆلار بەشێکی زۆری داهاتی وزەی ئێران بەهۆی کڕینی بەرفراوانی نەوتی ئێرانەوەیە عێراق بڕەکەی دیار نییە ژاپۆن 20 بۆ 50 ملیار دۆلار خەمڵاندنەکانیش بە جۆرێک زۆر جیاوازن هندستان نزیکەی 7 ملیار دۆلار لە کڕینی نەوتی ئێران کۆریای باشوور نزیکەی 7 ملیار دۆلار قەتەر نزیکەی 6 ملیار دۆلار کە بەڵێن درابوو بۆ بەکارهێنانی مرۆیی بەڵام تاوکو ئێستا لە دانوستاندایە عومان لوکسامبۆرگ و ئەمریکا بڕەپارەیەکی بچووکتر کە کۆی گەشتی نزیکەی 8 ملیار دۆلارە تاران بانگەشەوە دەکات کە کۆی سەروەت و سامانی بلۆکراوی لە دەرەوەی وڵات 100 ملیار دۆلار تێدەپەڕێنێت هەرچەندە خەمڵاندنە سربەخۆکان لەو بڕەپارەیە کەمتر دەخەنە ڕوو بە پێی زانیاریەکان لە دانوستانەکان ئێستادا ئێران قۆناغ بە قۆناغ بە دوای ئازادکردنیەوە بڵین بە دوای ئازادکردنەوەی بڕەپارەی سەرەتایی نزیکەی کە بڵین 24 ملیار دۆلارە هەندێک لە بوریناسەنیش مەزەندە دەکەن کە ئازادکردنی بەشێک لەو سەرمایەیە دەتوانێت پاڵپشتی تمەن و سنووردارکردنی هەڵاوسان بکات پرسی پارە بلۆکراوەکان خاڵێکی سەرەکی گوشارە لە دانوستانەکاندا بەو پێی ڕاستەوخۆ پەیوەستە بە ئاسوی ڕێکەوتنی هەملایەنە لەسەر بەرنامەی ئەتۆمی ئێران و سەقامگیری ئابووری وڵات ناتانیاهۆ گەورەترین دوژمنی ئیسرائیلە یوڤال نۆ هەراری ئامادەکردنی ئاوێنە یوڤال نۆ هەراری لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەڵێت ناتانیاهۆ گەورەترین دوژمنی ئیسرائیلە ئەمێژون و سون و سەرناودارە ئیسرائیلیە جارێکی دیکە بە توندی هێرشی کردە سەر سەرۆک وەزیرانی ئیسرائیل و بانگەشەوەی کردکە کەس بە ئەندازێ و میلەتی ئیسرائیلی لە ناوخۆدا دابەش نەکردووە هاوکات ڕەخنەی لە سیاسەتی ئیسرائیل لە کەرتی خەزە و کەناری ڕۆژاوە گرت وتی ئیسرائیل لە ڕۆی سەربازیەوە سەر دەکەوێت بەڵام لە دەرەوەی وڵات پشتیوانی لەدەست دەدات نۆهەراری نووسەری کتێبە جیهانیە پڕفرۆشەکانی مێژوویەکی کورتی مرۆڤایەتی مێژووی سبەینێ و نیکۆس 21 وانە بۆ سەدەی 21 میوانی پۆدکاستەکەی ئێزرا کلاین بوو بۆ گفتوگۆیەک سەبارەت بە لیبرالیزم و ناسیۆنالیزم زیرەکی دەستکرد و شەڕی خەزە بەڵام بەشێکی زۆری چاوپێکەوتنەکە گۆڕا بۆ ڕەخنەیەکی ئاشکرا لەسەر ئیسرائیل و حکومەتی ناتانیاهو ئەوەی بە مەترسیدار وەسفی دەکات جیابوونەوە لە میراتی جوولەکەکان کە بریتیە لە فێربوون و لێبوردەی هەراری لە چاوپێکەوتنەکەدا باسی لە هەڵوێستی ئیسرائیلیەکان بەرامبەر بە ئازارەکانی فەڵەستین کرد ئاماژەی بەوە کرد کە زۆرێک لە ئیسرائیلیەکان بە سەختی تەنها دان بۆ دادەنێن کە فەڵەستینیەکان ئازار دەژێژن ئاماژەشی بەوە کرد تەنانەت کاتێک ئیسرائیلیەکان لە ڕووی فکریەوە لەوە تێدەگەن زۆرێکیان ناتوان ڕاستەخۆ سەیری ئەم ئازارە بکەن گوتیشی وێنەی منداڵێکی برسی لە غەزە پیشان دەدەیت ئەوانیش دەڵێن ئەمە هەواڵی ساختەیە یان یەکسەر گفتوگۆکە دەگۆڕن بۆ شتێکی دیکە
وەگەمە بەهۆی حەماسەوەیە. هەراری زیادی کرد. ئەگەر مرۆڤ پێی وابێت ئیسرائیل بە تەواوەتی ڕاست دەکات و حەماس بە پرسیارەتی تەواو لە ئەستۆ دەگرێت لە بەرامبەر ئەو شتانەی لە غەزە ڕوودەدەن، دەبێت بتوانین ئاوڕێک لە دەرەنجامەکانی بداتەوە. ئەوەتی ئەگەر ئەوەندە ڕاست بێت، ئەگەر ئەوەندە خلاقی بێت، پێویستە ئاسان بێت بۆت کە سەیری دەرەنجامەکانی دادپەروەری بکەیت، بەڵام زۆر کەس بە سادەیی ناتواننەوە بکەن. هەروەها مەژەی بۆدا کە ئیسرائیل دەسەڵاتی خۆی بە شێوەیەک بەکار ناهێنێت کە بتوانێت ڕێکەوتن لەگەڵ فەڵەستینیەکان دروست بکات. دەبێت تا ڕادەیەک پشت بە هێز ببەستێت بۆ دڵنیابوون لە ئاسایش، بەڵام بە سادەیی ناتوانێت ئەمە تاکە شت بێت. ئاماژەی بەوەش کرد ئەگەر هێز تاکە گەرەنتی ئاسایش بێت، لە کۆتاییدا دەبێت هەموو جیهان داگیر بکەیت. من ناڵێم ئیسرائیل سوپاکەی هەڵبوەشێتەوە، بەڵام باشترە هەم سپایەکی بەهێز و هەم ڕێکەوتنی ئاشتی هەبێت، نەک تەنها یەکێکیان. سەبارەت بە حەماسی ژووتی، سینوەر سەرکەوتنێکی سەرسوڕهێنەری بەدەستەوە بوو، وا تەنها بەهۆی دڕندەی خۆیەوە سەرکەوتنی لەدەستدا. لە 7 تشرینی یەکەمدا حەماس توانی سەرکەوتنێکی سەربازی سەرسوڕهێنەر بەدەست بهێنن بەسەر سوپای ئیسرائیلدا و ئیسرائیل زەلیل بکات. ئاماژەی بەوەش کرد حەماس دەیتوانی سەرکەوتنێکی سیاسی و جیۆپۆلیتیکی زۆر گەورەتر بەدەست بهێنێت ئەگەر تەنها شتێکی جیاوازتری کردبا، وەکو خۆی دەڵێت بارم تەمەدەنیەکانی ببەخشیانە. ناوبراو سیناریۆیەکی ئاڵتەرناتیڤی وەسف کرد کە تێیدا حەماس بە هەمان شێوە هێرشی کردهبوو، بەڵام لە بری کوشتنیان ڕفاندنی هاوڵاتیانی مەدەنی ئیسرائیل دەنگرت و بانگێشتی میدیاکانی جیهانی دەکرد بۆ ئەوەی بیبینن ئاو خۆراک و دەرمانیان پێدەگات. وتی لەو حاڵتدا حەماس سەربازەکانی وەک دیلەکانی جەنگ دەگرت کە ئەمە شتێکی شەرعیە، بەڵام زیان بە هاوڵاتیانی مەدەنی نەدەگەیشت بڵێن یان نەدەگەیاند. لە سیناریۆیەکی لەو جۆرەدا وتی دەستی ئیسرائیل بەسرا بوو و هەردوو ڕای گشتی جیهانی و ئیسرائیل ڕێگەیان نەدەدا غەزە بەو قەبارەیە بردومان بکات. وتی لە جیهانێکی ئاوادا شەرعیەتێکی زۆر کەم دەبوو بۆ وەڵامدانەوەی سەرسەختی ئیسرائیل لەژی غەزە. حەماسیش سەردەکەوت، نەک تەنها سەرکەوتنێکی تاکتیکی، بەڵکو سەرکەوتنێکی سیاسی گەورە. ئەوە ڕووی نەدا تەنها بەهۆی دڕندەیەکەیانەوە. وتی ئیسرائیل بە شێوەیەکی تاکتیکی لە هەموو شەڕێکدا سەرکەوتنی بەدەستێنا کە لەم شەڕەدا ئەنجامیدا، بەڵام شتێکی خۆڵتری لە دەستدا، ئەو چیرۆکەی کە شەرعێتی لە جیهاندا پێبەخشی. وتی ئەگەر لە دێرشخایەندا ئەو چیرۆکە لە دەست بدەیت، ئەوە شتێکی ڕاستەقینەت لە دەستداواویش پشتیوانی نێودەوڵەتیە. ناوبراو حکوومەتی ناتەنیاهۆی بە گرەوکردن لەسەر نەزمێکی بەهێزی جیهانی وەسف کرد. ئاماژەی بەوەش کرد پێم وایە ئیسرائیل گرەوێکی گەورە دەکات لەسەر ئەوەی جیهانی ستیڤن میلەر، پاوێشکاری یاسایشی نیشتیمانی جوولەکەکانی ترەمپ، زاڵ دەبێت و ئاماژەی بەوەش کرد جیهان دەبێتە شوێنێک کە دەسەڵات تاکەشتە گرنگە. ئیسرائیلیش یەکێک دەبێت لە پاڵەوانەکانی ئەو جیهانبینیە. ئەوە ئەو گرەوەیە کە حکوومەتی ناتانیاهۆ دەیکات. بەڵێ بینەران لێرەدا دەچینە سەر بابەتێکی دیکە کە ناونیشانەکەی بەم جۆرەیە. 10 ساڵ و 7 سەرۆک وەزیران قەیرانی سیستەمی سەرمایەداری لە بەریتانیا. توانە محەممەد نووریەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. داڕوخانی یەک لە دوای یەکی حکوومەتەکان لە بەریتانیا و گۆڕێنی 6 سەرۆک وەزیران لە ماوەی تەنها یەک دەی ڕابردوودا، لە دەیڤد کامێرۆنەوە تا کیر ستارمەر، ڕووداوێکی ڕێکەوت یان تەنها شکستی تاکتیکی ڕابەرەکان نییە. ئەمڕاکردنە بەردەوامە لە کورسی دەسەڵات، نیشانەیەکی ڕوونە لە قەیرانێکی استراتیژی و پێگاتەی قوڵ لە ناو جەرگەی دیموکراسی بۆژوازیدا. کاتێک سیستەمێک نەتوانێت بۆ ماوەی چەند ساڵێکی کەم سەقامگیری سیاسی خۆی بپارێزێت، ئەمە بەو مانایەیە کە مەکینەی بەڕێوەبردنی کۆمەڵگا تووشی داڕوخانی ناوچی بوو و چیتر ناتوانێت هاوسەنگی لە نێوان بەرژەوەندەکانی چینە دەسەڵاتدارەکان و واقعی کۆمەڵگەدا دروست بکات. ئەم زنجیرە دەست لە کارکێشانەوە خێرایانە، ڕنگدانەوەی ڕاستەوخۆی دۆخی ئابووری چەقبەستوی بەریتانیا کە لە دوای قەیرانی دارایی 2008ەوە نەیتوانیوە ببوژێتەوە. لە دوای برێگزیتەوە ئۆلیگارشی دارایی و پیشەسازی وڵاتەکە تووشی سەر لە شێواوی بووە. وەبەرهێنانی بازرگانی لە ساڵی 2016 زاینیەوە تاوەکو ئێستا لە ئاستێکی نزمدا چەقی بەستووە. سیاسەتی ئابووری نەک هەر نەیتوانی کێشەکانی خەڵک چارەسەر بکەن، بەڵکو هەڵاوسانیان بۆ ئاستی پێوانەیی لە سەدا 11.1 بەرز کردوتەوە. کاتێک بنەمای ئابووری وڵاتێک لەسەر قەیران دامەزرابێت، جێگۆڕکەی کارکتەرە سەرەکیەکان
یان کارێکتەرە سیاسیەکان لە لووتکەی دەسەڵاتدا تەنها هەوڵێکە بۆ کڕێنی کات. لێرەدا حیزبی کرێکاران بە سەرۆکایەتی کیر ستارمەر وەک هێڵی دووەمی بەرگری بۆ ژوازی دێتە مەیدان بۆ جوانکردنی ڕووکاری سیستەمەکە و پاراستنی قازانجی بانکەکان. بەڵام ئەم سیستەمە تەنها پەنا بۆ حیزبە سیاسیەکان نابەت، بەڵکو سوود لە سندیکا و نیقابە کرێکاریەکان وەردەگرێت، وەک پۆلیسی ناوخۆیی چینی کرێکار. ئەرکی ئەم سندیکایانەش ئەوەیە کە ناڕزایەتی کرێکاران کەنالیزە بکەن و بیخەنە ناو چۆرچێوەی سازشە بێمانەکان لەگەڵ خاوەنکارەکان. ئەوان وەک سوپایەکی سەلامەتی کار دەکەن تاوەکو ڕێگری بکەن لەوەی تووڕێی جەماوەر لە سنوورە یاساییەکان دەربچێت و ببێتە بزوتنەوەیەکی سیاسی شۆڕژگەڕانە. ئەوان بە ناوی ئاشتی کۆمەڵایەتی وزەی خەباتکارانەی کرێکاران لە ناو دانوستانە دوور و درێژەکاندا دەخنکێن و ناهێڵن ڕیشەی کێشەکە کە خودی سەرمایەداریە بگرێتە یان بکرێتە ئامانج. لە دیدگای ماکسیستەوە دەسەڵاتی سیاسی لە کۆمەڵگەی سەرمایەداریدا تەنها لیژنەیەکی بەڕێوەبردنە بۆ ڕێکخستنی کاروباری چینی بۆژوازی. کاتێک دەبینین ئەم لیژنەیە لە ماوەی تەنها یەک دەیەدا 6 جار سەرۆکەکەی دەگۆڕێت، دەردەکەوێت کە چینی باڵەدەست خۆی تووشی قەیرانی ئاسۆ بووە. ئەوان چیتر ناتوانن پرۆژەیەکی ئابووریان کۆمەڵایەتی درێژخایەن پێشکەش بکەن کە بتوانن لانی کەمی شەرعیەت بۆ سیستەمەکەیان بگەڕێنێتەوە. بۆ نمونە کابینەکەی لیسترس کە تەنها 45 ڕۆژ بڕی کرد نیشانیدا چۆن دیکتاتۆریەتی بازار تەنانەت ڕێگە بە حکومەتە هەڵبژێردراوەکانی خۆشیان نادەن بڕیارێک بدەن کە کەمێک لە بەرژەوەندیەکانی سەرمایی گەورە لابدات. سیاسەتی چەوسانەوەی ئابووری و داسەپاندنی سیاسەتی دەستپێوەگرتن کە بڕبڕی پشتی هەموو پێگاتە حکومیەکان بووە بەبێ متمانەی قۆڵی دروست کردووە. کەمکردنەوەی بودجێی خزمەتگوزاری گشتیەکان بە تایبەت کەرتی تەندروستی کە ئێستا زیاتر لە 7.6 ملیۆن کەس لە لیست چاوەڕوانیدان لە لیستی چاوەڕوانیدا بڵێ. تووڕەیەکی بەدەنگ بەڵام قۆڵی لە نێو چینی کرێکاردا چاندووە. لێرەدا حیزبی کرێکار بە سەرۆکایەتی کیر ستارمەر نەک وەک جێگرەوەیەکی ڕادیکاڵ بەڵکو وەک هێڵی دووەمی بەرگری بۆ ژوازی دێتە مەیدان بۆ جوانکردنی ڕووکاری سیستەمەکە و ڕێگریکردن لە هەر جۆرە ڕاپەڕینێکی جەماوەری. ئەم قەیرانە سیاسیە ڕنگدانەوەی تاڵانی ڕێکخراوی سەروەتی کۆمەڵگایە. ئەمەرەکان نیشانی دەدەن کە لە سەدا دەی دەوڵەمەندترینەکانی بەریتانیا خاوەنی لە سەدا 43 تێکڕای سەروەتی نیشتیمانی، لە کاتێکدا لە سەدا 50 دانیشتوانی وڵاتەکە خاوەنی کەمتر لە سەدا 5 و سامانن. ئەمجام سەرگیریە توندە لە سەردەمی حکوومەتەکەی کیر ستارمەردا چوەتە قۆناغێکی مەترسیدارترەوە. ستارمەر کە بە ناوی نوێنەرایەتی کرێکاران هاتە سەرکار لە ڕاستیدا بۆتە پارێزەری سەرسەختی هەمان ئەو سیستەمەی کە سەروەت لە ڕەنجی کرێکارانەوە دەگوازێتەوە بۆ خەزێنەی بانکەکان. حکوومەتەکەی ستارمەر بە پەنابردن بۆ یاسا کۆنەپەرستە دەراییەکان و ڕەتکردنەوەی باج خستنە سەر دەوڵەمەندەکان سەلماندی کەم حزبە تەنها ئەرکی ڕێخستنەوەی هەمان چەوسانەوەی پێشووی لە ئەستۆیە. بەڵێ بینەران ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەلاتە. بەڵێ بینەران دەستەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان. ئەم داڕوخانە سیاسیە ناتوانرێت لە گۆڕانی هاوسەنگی هێز لە جیهاندا داببڕێت. جیهانی سەرمایەداری بەرەو قۆناغێکی نوێی شێبڕکەی ئیمپریالیستی دەچێت کە تێیدا چین و رووسیا باشکرا داوای دووبارە دابەشکردنەوەی ناوچەی نفوز دەکەن و هێژمونی بلۆکی ڕۆژاوە تەحەدا دەکەن. بەریتانیا وەک هاوپەیمانیەکی پیر و پاشەکشە خواز باجی ئەم جەنگە ئابووری و سەربەزیانە لە گیرفان و بژێوی کرێکاران دەردەهێنێت. تێچووی چەکداری خەیاڵی و ئەو هەڵاوسانەی کە لە ململانەی وزە و بازاڕە جیهانیەکانەوە سەرچاوە دەگرێت ڕاستەوخۆ دەبنە هۆی لەرزۆکردنی کابینە وەزاریەکان لە لەندەن. وەژوازی بەریتانی لە نێوان بەرداشی کێبڕکەی جیهانی و ناڕزایەتی ناوخۆییدا چیتر ناتوانێت هاوسەنگێکی جێگیر دروست بکات. ئەمە ژوای کردووە کە هەر سەرۆک وەزیرانێک بێت پێشوەختە مۆری شکستی لێدرابێت. دیارە ئەم داڕوخانە سیاسیە لە لەندەن تەنها قەیرانی ناوخۆیی نییە بەڵکو نیشانەیەکی تری نەخۆشیە گشتیە ڕۆژئاواییەکانە. لە فەڕەنسا سیستەمە سیاسیەکەی ماکرۆن لە بەردەم هەڕەشەی جددی حیزبی کۆبوونەوەی نیشتیمانی بەڕێبەرایەتی مارین لۆپاندایە و لە بەریتانیاش حیزبی ریفۆرم UK بە ڕێبەرایەتی
نایجیل فەراج وەک جێگرەوەیەکی ڕاستڕەوی تون دەرکەوتووە. هەردوو ئەم بزوتنەوە یەک جەوهریان هەیە. ئەوانە ناسیۆنالیزم و کابینەی دژ بە کۆچبەران بەکاردەهێنن وەک چەکێکی ئایدۆلۆژی بۆ شاردنەوەی قەیرانی ڕاستەقینەی سەرمایەداری. ئەرکی فەراج و لوپان ئەوەیە کە تووڕەی چینی کرێکار لە دژی سرمایە لابدەن و بەرەو بێگانە و سنوورەکان ئاڕاستەی بکەن تا جەماوەر نەتوانێت ڕێگەی ڕزگاری ڕاستەقینە ببینێتەوە. ئەم شانۆگەریەی گۆڕینی بەردەوامی دەموچاوەکان گەورەترین بەڵگەیە لەسەر پوچی دیموکراسی پەرلەمانی بە خەڵک دەوترێت کە ئەوان چارەنووسی خۆیان دیاری دەکەن، بەڵام لە واقعدا بڕیارەکان لە پشت دەرگا داخراوەکاندا دەدرێن. ئەمە نیشان دەدات کە سندوقی دەنگدان تەنها ئامرازێکە بۆ شەرعێتی پێدانی دیکتاتۆریەتی سەرمایە. کاتێک باڵی ناوەند وەک ستارمەر و ماکرۆن شکست دەهێنن، بۆ ژوازی پەنات دەباتە بەر ناسیۆنالیستە تونڕەوەکان وەک فەراج و لوپان تا بە دروشمی سەروەری نیشتیمانی تەمەنی ئەم سیستەمە پڕ لە قەیرانە درێژ بکەنەوە. ئەم دەسەڵاتە تەنها بە زەبری هێز و یاسا حکوم ناکات، بەڵکو لە ڕێگەی داگیرکردنی مێشکی کۆمەڵگەوە بەردەوامی بەخۆی دەدات. وەک مارکس دەڵێت، فکری زاڵی هەر سەردەمێک فکری چینی دەسەڵاتدارە. لێرەشەوە بۆ ژوازی بەریتانی لە ڕێگەی سیستەمە میدیای و پەروەردەیەکانیەوە هەوڵ دەدات بێئومێدی وەک واقعێکی زانستی بەسەر خەڵکدا بسەپێنێت. لەژێر دەسەڵاتی کێر ستارمەردا فکری هیچ بەدیلێک بۆ سەرمایەداری نییە، وەک تاکە عەقڵی سەلیم نیشان دەدرێت. تاوەکو هەر بیرۆکەیەکی سۆسیالیزم و گۆڕانکاری بنەڕەتی بە خەیاڵپڵاوی لە قەڵەم بدرێت. ئەوان بە بڵاوکردنەوەی چەمکی بەرپرسیارەتی تاکە کەسی وا لە کرێکاران دەکەن کە هەژاری و بێکاری وەک شکستی کەسی خۆیان ببینن، نەک شکستی سیستەمەکە. ئەمە جەنگێکی ئایدۆلۆژی قوڵە بۆ ئەوەی جەماوەر لە جیاتی تێکشکاندنی ئەم بازنە چەق بەستووە تەنها خەریکی گۆڕینی شێوازی بەڕێوەبردن و تەسلیم بوون بە دیسیپلینە داراییەکانی بازار بن. لە ڕەنگی ئازادی خوازی ڕادیکاڵەوە کێشەکە لە تاکە کەسەکاندا نییە، بەڵکو لەو پێگاتەیەدایە کە تاکی چەوسێنەر بەرهەمی دەهێنێت. ئەگەرچی بۆ ژوازی تووشی داڕوخان بووە، بەڵام ئەمە بەتەنها نابێتە هۆی ڕزگاری. ماترسیەکە لێرەدایە کە بەهۆی نەبوونی ئەڵتەرناتیڤێکی سیاسی سۆسیالیزم و ڕێکخراو تووڕەیی جەماوەر لەلایەن ڕەوتە ناسیۆنالیستەکانەوە بقۆزرێتەوە. چارەسەری ڕاستەقینە لە ڕێگەی گۆڕینی سەرۆکێک بۆ سەرۆکێکی تر نایەتە دی، بەڵکو لە ڕێگەی گۆڕینی بنەڕەتی پەیوەندیەکانی بەرهەمهێنان و دەسەڵاتەوە دەبێت. لە کۆتاییدا ئەمدەی پڕ لە پەشێوی پێشەکی قۆناغێکی نوێیە، قۆناغێک کە تێیدا ڕووکاری جوانی لیبرالیزمی ڕۆژاوایی لێ دەبێتەوە و ناوەڕۆکە نادات پەروەرەکەی دەردەکەوێت. بۆ ژوازی ڕۆژاوایی چیتر ناتوانێت بە شێوازی کۆن فەرمانڕەوایی بکات و چینەکانی خوارەوەش چیتر ناتوانن بە شێوازی کۆن بژین. ئەم گۆڕانکاریە خێرایانەی دەسەڵاتداران تەنها لەرینەوەی پێشبوومە لەرزە کۆمەڵایەتیە گەورەکانن. تەنها ئیرادەی هۆشیارانەی چینی کرێکار دەتوانێت لەسەر کەلاوەکانی ئەم سیستەمە جیهانێکی نوێ و ئازاد بنیاد بنێت. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، سپاس کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون. هیوادارم بابەتەکانی بەدڵی هەموو لایەکتان بوو بێ. تاوەکو بەرنمەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.